دەوڵەتی تورک بە هەموو شێوەیەک هەوری خۆی خستۆتە گەڕ لە پێناو وەسڕینەوەی کورد لە هەر شوێکی ئەو دنیاە هەبیتن. بۆیە لە ڕابردوش ئەردۆغان لێدوانێشدا دەرێ ئەگەر دەوڵەتی کوردی لە سەرمەریخیش دروست بێ ئێمە هەولی لە باربردنی دەین. بۆیە ئەو هەوڵانەی کە تورکیا چ لە ناو خۆی چ لە پارچەکانی تری کوردستان دەکا چ لە ئاستی نێودەوڵەتی دەکا تەنها کارێکی شۆڤێنیانەی دەمارگیریانەی قەومیەتی تورکە دشت بە گەلی کوردستان لە پێناو دروست نەبوونی و قەوارەی کوردی. بۆیە ئێمە ئیدانی ئەم کارانەی دەوڵەتی تورک دەکەین بە هەموو شێوازێک. گەلی کوردستان گەلێکی مافخوراوە تێکۆشان و خەباتی خۆی بەردەوام دەکاتن لە پێناو بەدەستهێنانی مافڕەواکەکانی خۆی. بە حەقەت تەکنۆلۆژیای سەربازی وەها گەشەی کردووە و لە هەمان کاتیشدا ئەو دەوڵەتانێ وەکو عێراق و کوردستان و سووریا ئەو وڵاتانە سەروەری خۆیان لەدەست داوە. بە حەقەت دەوڵەتی تورک دێ لە کەمپی مەغمور لە سیڤیلە داتن لە کەلار دەیکاتن لە سلێمانی دەیکا دوورین ناو هەولێر و ئەوتەوە لە ئاکرێ و لە چیاکانی کوردستان ینی بەردەوام بۆمبارانی هاوڵاتی سڤیل و گەریلەکانی پەکەش دەکاتن. ئەوەمان پێدەکە ئەو وڵاتانە سەروەری خۆیان لەدەست داوە لە سایەی سیستەمی سەرمایەداری کە وڵاتێکە کە ئەو وڵاتانە لەگەر مافی مرۆڤ نین. ینی چاویان قەومیەتی گەلی کوردستان نابینیتن کە ملەتێکە بە ئاشی دەژیتن ملەتێکە لە پێناو دیموکراسی خەبات دەکە لە پێناو ڕزگاری نیشتمانی خەبات دەکە کەچی دەوڵەتە زلهێزەکان گەلە کۆمەچی لەو ملەتێ دەکەن و پالپشتی دەوڵەتێکی شۆڤێنی کە تورک دەکەن لە پێناو وەسڕینەوەی گەلی کوردان. بۆیە بە حەقەت تورک دەست ناپارێزی لە هەر شوێنێکی ئەو دنیاە بۆی بلوێتن گەلی کورد هەنگاوک بستە پێش ئەو دەوێت ئەو هەنگاوەیە ڕابگری و بەرەو دوای بژێرتەوە. هەموو هاوکاریەکی دوژمنانی گەلی کورد کارێکی ناڕەوایە و ئێمە ئیدانەی کاری ناڕەوا دەکەین. چ ئەگەر لە ناو خۆ دەست هەبی چ ئەگەر دەوڵەتی تورکیا سوودی لە تەکنۆلۆژیای سەربازی وەگەتبی ناو خاچی تردا دەست درێژی بکاتە سەر لایەنتر. بۆیە ئێمە بە هەموو شێوەیە هاوکاری هیچ لایەک ناکەین و ئیدانەی هەر هاوکاریەکی دەوڵەتی تورک دەکەین و بۆ ئەوەی دەمانەوێت سەروەری خاچی کوردستان پارێزراوی و دەوڵەتی تورک پاشەکشە بکەن خاکەمان و بە هەموو لایەکیش پێویستە خیتابمان ئەوە خیتابیتن سەروەری کوردستان سەروەری پارێزراو بیت. وەزعی کە دەگوزارێت کە ئەو سیاسەتەی کە تورکیا پەیڕەوی دەکە بەرامبەر بە دۆزی کورد من پێم وایە بەڕاستی بۆ ناوبردنی کووردا بۆ لەدانی کووردا نەک لەدانی پەکەکە کە بە بیانوی ئەوەی هێرش دەکاتن کە پەکەلۆناسی هەیە و نازانسی و ئەوە دەکات ئەو هێرشانە ئەنجامەدا نەخێر ئەوە بۆ ناوبردنی کووردا. بۆ نمونە دەبین ئێستا کا ڕۆژانە دەبینین لە باشووری کوردستان تۆ باران دەکاتن و هێرش دەکاتن و سوپای هیناتە کوردستان زۆری سنوورەکان داگیر کردیە چەند چنوەر هاتە ناو خاچی کوردستان داگیری کردیە لەولایە لە ڕۆژئاوا خێریکە هێرش دەکاتن بۆ داگیری کوردستان ئەمە خۆ لە خۆیدا ئەمانە هەمووی بۆ داگیرکردنی خاچی کوردستانە بۆ ناوبردنی گەلی کووردا. یعنی ترسناترین شت ئەوەیە کە دوژمن بەرامبەرەکەت کە بیوێ زاڵ بیتن دەستگای هەواڵگیریە هاوکاریکردنی وڵاتانی ئیقلیمیە دژی گەلی کورد. ئێستا کە تورکیا مەبەستی بی هەر لە شوێنێک بداتن سەرەتا دەستگای هەواڵگیری ئەو شوێنی بۆ دەنیشان دەکاتن و کەی لێ بدا بڵێ ینی لە ناوە خۆش ئەو شتە هەیە کە هەواڵگیری لە تورکیا دەکەن ینی هەواڵگیری تورکیانە و ئیش تورکیا دەکەن. بەڕاستی ئەوە زۆر کارەساتەوە زۆر مەترسیدارە بۆ دۆزی گەلی کورد. بێگومان کەسانێک هەنە بۆ بەرژەوەندی خۆیان هاوکاری تورکیا دەکەن دەیانەوێتن ئەو قەوارەی هەیە ینی لەباری ببن لەباری شتەمە دەیانەوێ ینی لاوازی بکەن تەنها بۆ ئەوەی دڵی تورکیا لە خۆیان ڕازی